ئێستا چونە لەحسان بە وردی باسی بابەتێکتان بۆ دەکات. بەڵێ شوارن ئێستا کاتی پێشکەشکردنی تەواوی ئەو بابەتێ. باش. زۆرێک دەیانوێت ئۆکرانیا دەکەوێت، تەنانەت بەشێک لە زلێزەکانیش هەبوو دەیوێت چەند ڕۆژێکی دیکە کێفی پایتەخت دەکەوێتە دەست رووسیا. هەبوو پێشنیازی بۆ سەرۆکەکەی کرد وڵاتەکەی جێبهێڵێت. یەک ڕۆژ دوای دەستپێکی هێرشەکانیش وڵاتێکی ئەوروپی مافی پەنابەرێتیدا بە زلێنسکی و بەرپرسانی دیکەی وڵاتە تا ڕوو بکەنە ئەوێ. ئەی باشە بۆچی ئۆکرانیا نەکەوتو پێشبینی زلێزەکان ڕاستدەر نەچوو؟ لەگەڵمان بن. 24 شوباتی 2022 رووسیای زلهێز ڕوبەڕووی وڵاتانی دیکەی زلهێزی گیان وەستایەوە و گوێی بە هەڕەشەکان نەدا و قسەی خۆی بردە سەر و هێرشی زەمینی و ئاسمانی بۆ سەر ئۆکرانیای دراوسەی دەست پێ کرد. رووسیا یەکێکە لە 5 وڵاتە زلهێزەکەی گیان و خاوەنی زۆرترین سەرباز و کەرەستەی سەربازی و جەنگیە، بەڵام ئۆکرانیا لە دەرەوەی لیستی 20 وڵاتە بەهێزەکەی جیهانە. جیاوازیە زۆرەکان وای کرد پێشبینیەکانی جەنگەکە لە بەرژەوەندی مۆسکۆدا یەکلا ببنەوە، بۆیە هەرزوو لەگەڵ دەستپێکی هێرشەکاندا بەرپرسانی هەندێک وڵات وتیان لە 24 کاتژمێردا کێفی پایتەخت دەکەوێتە دەست رووسیا. چەندین وڵات و پلەداری سەربازی پێشبینی زوو کەوتنی ئۆکرانیایان دەکرد، بەڵام هیچی وا دەرنەچوو. بۆچی؟ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان وەرە پۆڵاینەکەی سەرۆکی ئۆکرانیا بوو کە لە سەرەتای جەنگەوە خۆی نەدا بەدەستەوە و باشکرا ڕوبەڕووی رووسیا وەستایەوە. تەنانەت کاتێک هەندێک وڵات داوایان لێ کرد وڵاتەکەی جێبهێڵێت، بەڵام ئەو لە وەڵامدا وتی جەنگ لە خاکەکەی ئەودایە و پێویستی بەوە نییە هەڵبێت، بەڵکو پێویستی بە کەرەستەی سەربازی و جەنگیە. خۆشەویستی خەڵک بۆ خاک و نیشتیمانەکەیان لە ساتی دەستپێکی جەنگەوە چەندین هاوڵاتی بە ژن و پیا و گەنج و پیرەوە خۆبەخشانە چوونە ڕیزی سوپاکەیانەوە و چەکیان هەڵگرت و بەرگریان کرد. تەنانەت بەشێک لە وڵاتیانی دەرەوەی ئۆکرانیاش گەڕانەوە بۆ بەرگریکردن لە وڵاتەکەیان. واتە چونکە خەڵک وڵات و حکوومەتەکەی بەهی خۆیان دەزانی، ئەوە بە هەموو شێوەیەک پشتگیریان لە حکوومەت و وڵاتەکەیان کرد. تەنانەت هاوکاری کردن لە دروستکردنی خواردن و چەندین کەرەستەی دیکەی خۆپاراستن بۆ سوپاکەیان، پەک نەخستنی پەرلەمان و تەواوی دامەزراوەکانی حکوومەت لە ئەرکدا بوون. ماڵپەڕی فۆکسی ئەمریکیش چەند هۆکارێکی خستۆتە ڕوو بۆ شکستنێنانی ئۆکرانیا، ئەوانیش پەیڕەو نەکردنی استراتیژیەکی بەهێز و تۆکمە لەلایەن رووسیاوە. وەک بەڕێوەبەرێکی توێژینەوەی رووسی دەڵێت مۆسکۆ بەباشی خۆی ئامادە نەکردووە بۆ جەنگەکە. بەرپرسانی مۆسکۆ پێیان وابوو بە زوویی و ئاسانی دەتوانن بچێنە کێفی پایتەختەوە و حکوومەت لە ناو ببەن، بەڵام بەهۆی بەرگری و خۆڕاگری و بەهێزی سەرباسانی ئۆکرانیاوە ئەوە ڕووی نەدا. نەبوونی هەماهەنگی نێوان سەربازەکانی رووسیا لە جێگەی هێرشکردنی بە کۆمەڵ بە شێوازی تاک تاک هێرشەکانیان کردووە و بە شێوەی نالۆجستی بەهێزی هێزە وشکانی و ئاسمانەکانی ئۆکرانیا جیهانی سەرسام کرد. ئۆکرانیەکان زیرەکانە توانیان فڕۆکەی بێفڕۆکەوانی درۆنەکان بەرامبەر لەشکری رووسیا بەکاربێنن. درێژی ماوەی جەنگەکە چانسی نەکەوتنی زیاتر کرد. وەک پاتریک ڤۆکس شیکەرەوەی سەربازی دەڵێت هەتا ململانەیە بەردەوام بێت ئۆکرانیا باشتر دەبێت بۆ بەرگریکردن. ئەم جەنگەی 2022 دەری خست ئەگەر خەڵکی وڵاتەکەی خۆت پشتگیریت بکەن
ئەوە دەتوانیت ڕوبەڕووی زلهێزترین وڵاتی جیهان ببیتەوە. بەڵەشوان ئەم چیرۆکی سەرکەوتنە لەم جەنگەدا کە پێیوەستە هەمووان سوودی لێ ببینێت. دەست سپاس بۆ لە دەستان سپاس گەم باڵ پێشکەشێت. دەست خۆش.